أما بعد مسلمانانی عزیز و خۆشەویست سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە و میهرەبان بەسەر هەموومانە بڕژێت. لەم کاتە پیرۆزەدا و لەم جێگا پیرۆزەدا داواکارین لە خوای گەورە و میهرەبان بە ڕەحمەتی خۆی لە سۆز و میهرەبانی و ڕەحمەتی خۆی بێبەشمان نەکات. لەوتاری ئەم ئێوارەیەدا ئینشا ئەڵڵا باسی بابەتێک دەکەین کە پەیوەندی بە بەختەوەری ئینسانەوە هەیە. دینی پیرۆزی ئیسلام مای بەختەوەریە بۆ مرۆڤایەتی لەسەر تاسەری زەویدا. هیچ ئینسانێک نییە لەسەر ڕووی ئەم زەویەدا بە دوای بەختەوەریدا نەگەڕێت و بەختەوەریش مسلمانەکان مەبەستێک و غایەتێکە هەموو خەڵکی هەوڵی وەدەستهێنانی ئەدەن بە پێچەوانەی بیر و باوەڕ و بۆچنۆکەوانیان. هەر ئینسانێک ئەگەر بێت و پرسیاری لێ بکەیت ئالەم دنیایەدا لە پێناوی چیدا کار دەکەیت و خۆت ماندوو دەکەی لە وەڵامدا دەڵێت لە پێناوی وەدەستهێنانی بەختەوەری. و ئەم پرسیارەش لێرە ئەوەیە ئایا بەختەوەری ڕاستەقینە چۆن بەدەست دێت؟ چونکە خەڵکێکی زۆر لە دنیادا وا ئەزانن کەوا بەختەوەری ڕاستەقینە لە کۆکردنەوەی سەروەت و سامانی دنیاە. هەرچەندێ لە نرخی ماڵی دنیا کەم نائەکەینەوە، چونکە خوای تەبارەک وتەعالا لە قورئانی پیرۆزدا فەرموویەتی ئەلمال والبەنون زینەت الحەیاة الدنیا، و دەکرێت زۆر جار ماڵ ببێتە سەبەبێک لە ئەسبابەکانی بەختەوەری بۆ ئینسان، بەڵام هەموو خاوەن سەروەت و سامانێک، هەموو ماڵدارێک و دەوڵەمەندێک بەختەوەر نییە لە دنیادا. و زۆر جارش ماڵی دنیا بۆ تەمایی بەدبەختی و ماڵوێرانی بۆ هەندێک ئینسان لە دنیادا. ئەوەتانێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ليس الغنى عن كثرة الأرض ولكن الغنى غنى النفس. دەوڵەمەندی بەوە نییە ئینسان ماڵی زۆر کۆ بکاتەوە و سەروەت و سامانی زۆری هەبێت، بەڵکو دەوڵەمەندی قەناعەتە. ئینسان دڵی دەوڵەمەند بێ، ئەو کەسە دەوڵەمەندی ڕاستەقینەیە. و هەروەها هەندێک کەسی تر لە دنیادا وا ئەزانن بەختەوەری ڕاستەقینە لە دەسەڵات و هێز و مەنسەبدایە. دەکرێت بڵێن هێز و دەسەڵات دەبێتە مای بەختەوەری ئینسان ئەگەر هاتوو ئەو دەسەڵاتدارە دەسەڵاتەکەی بە شێوەیەک بەکارهێنا تەقوای خوای تێدا بوو، حەقی خەڵکی تێدا جێبەجێ کرد و هەروەها کاری بۆ ئەوە کرد کە ئەو دەسەڵاتەی ئەو بەدەسەوێتی وەکو ئەمانەتێکە و قەناعەت و یەقینیشی بەوە هەبێت ئەو دەسەڵاتەی کەوا ئەمڕۆ ئەو لە سەرێتی و بەدەستێوەیەتی لە زەوالدایە و لە تیاچووندایە ئەگەر بەهاتایە و بۆ پێش خۆی بمایاتەوە ئەوە نەگەیشتە دەست ئەو. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئەبی ذەر ڕەزای خوای لێ بێ داوای ئەوەی لێ کرد کەوا بەکاری بهێنێت و مەسئولیەتێکی بداتێ. فەرمووی عليه الصلاة والسلام يا أبا ذر إنها أمانة وإنها خزي وندامة إلا من أخذها بحقها وأدى الذي عليه فيها. بەڕاستی مەسئولیەت مای پەشیمانیە و لە ڕۆژی قیامەتدا مای شەرمەزاریە، ئیلا کەسێک لە دنیادا حەقەکەی وەکو پێویست بدا، وەکو ئەمانەتێک بەکاری بهێنێت و کەم تەرخەمی تێدا نەکات. و هەروەها هەندێک کەسی تر لە دنیادا وا دەزانن بەختەوەری لە وڵاتانی ڕۆژئاوادایە، هەرچەندێ بەهۆی ئەو پێشکەوتنەی کەوا لە زۆربەی زۆری بوارەکان لە وڵاتانی ڕۆژئاوا بەخۆیەوە بینیوێتی، بەڵام ڕۆژئاوا نەیتوانیوە بەختەوەریەکی ڕاستەقینە بۆ ئینسان لەسەر زەویدا دابین بکە. ڕۆژانە لە کەناڵەکان و لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە دەبیستین و دەبینین بە هەزاران خەڵک خۆیان ئەکوژن و ئینتیحار ئەکەن. خەڵکێکی زۆر ئەمڕۆ کە تووشی نەخۆشی نەفسی و دەرونی بووە و سەبەب و هۆکارەکەشی ئەوەیە دوورکەوتنەوەیانە لە مەنهەجی خوای تەبارەک وتەعالا. یەکێ لە زانایان فەرموویەتی إن الغرب قد أعطى البدن كل ما يشتهيه وبقيت الأرواح أو وبقيت الروح تبحث عن غذائها ودوائها. ئەوەی ئەمڕۆکە لە وڵاتانی ڕۆژئاوا دەگوزەرێت بەنسبەت ئینسانەوە لە بوارەکانی شەهوەت و لەزەت و خۆشیەوە هەموو شتێکی بۆیان دابین کردووە، بەڵام نەیان توانیوە خۆشەویستی ڕاستەقینە، بەختەوەری ڕاستەقینە بۆ ئینسان دابین بکەن کە بریتیە لە دا و دەرمان و خۆراکی ڕوح
کە ئەوەش بریتیە لە تاعەت و عیبادەت و جێبەجێکردنی فەرمانەکانی خوای تەبارەک وتەعالا. فهەموو ئەو پێشکەوتون و بەختەوەریەی ئەمڕۆکە دەیبینین لە وڵاتانی ڕۆژ ئاوادا هەیە، نەیتوانیوە دادگەری و یەکسانی و عەدالەت و ئەمن و ئەمان و بەختەوەری ڕاستەقینە بۆ ئینسان دابین بکە. ئەمڕۆکە بە ملیۆنەها خەڵک لەژێر ترس و دڵ و ڕاوکێدا لە وڵاتانە دەژێن، بە ملیۆنەها خەڵک سەرگەردان و دەربەدەر بوونە لەسەر ئەرز و ماڵ و حاڵی خۆیان دەرکراون، بە ملیۆنەها خەڵک لە دوای پارویەک نان دەگەڕێن و برسیانە و بێناز و نیعمەت کەوتونە. بۆیە هیچ ڕێگایەک نییە، هیچ ڕێگایەکی ڕاستەقینە نییە بۆ ئەوەی ئینسان لەسەر ڕووی زەویدا بەختەوەری ڕاستەقینەی لێ بەدەست بێنێت، تەنها یەک ڕێگا نەبێت، ئەوەش گەڕانەوەیە و پابەندبوون و دەستگرتنە بە مەنهەجەکەی خوا و پێغەمبەری خواوە صلی الله عليه وسلم. دەستگرتن بەو دینە ئیسلامە ڕاستەقینەیە، ئەو ئیسلامەی کەوا لە قورئان و لە سونەتدا سەر و چاوەی گرتووە. خوای تەبارەک وتەعالا فەرموویەتی: یا ئەیها الذین آمنوا استجیبوا لله وللرسول إذا دعاكم لما يحييكم. ئەی ئەوانەی کەوا ئیمانتان هێناوە بە خودا، ئیمانتان هێناوە بە ڕۆژی دوایی، وەڵامی بانگەوازیەکەی خوا و پێغەمبەری خوا بدەنەوە عليه الصلاة والسلام کاتێک کە بانگتان ئەکات بۆ ئەوەی بتانژێنێتەوە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات بانگی خەڵکی کرد، چونکە دڵەکان لەسەر زەویدا مردوو بوون، دڵەکان بەختەوەری تێدا نەما بوو، توروسکەی ڕووناکی و خۆشی لە دڵەکاندا نەما بوو. کاتێکە مسلمانەکان لەژێر زوڵم و ستەمی بێباوەڕەکانی شاری مەککەدا هجرەتیان کرد بۆ شاری حەبەشە، پادشای ئەو وڵاتە لیانی پرسی: ئەوە چ دینێکە وای لە ئێوە کردووەکەوە دوورکەونەوە واز لە قەومەکەی خۆتان بێنن و نێنە سەر دینەکەی من و هەموو دینی ئومەتانی پێش خۆتان پێ قبوڵ نەبێت. جعفەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی: أيها الملك كنا قوما أهل جاهلية نعبد الأصنام ونأكل الميتة ونؤتي الفواحش ونقطع الأرحام ونسيء الجوار ويأكل منا الضعيف. إما قوم يكبون براستي بتمان أبرست قطع سلي الرحم مان كردبو برامبر بدريس دراوسيا كان مان خراب بوين هرتي كاري بدروشتي وخرابكاري هبو رومان تي أكرت. فكنا على ذلك حتى بعث الله إلينا رسولا منا. ئابەوشێ وێماینەوە هەتاکو خوای تەبارەک وتەعالا پێغەمبەرێکی بۆمان نارد سەڵات و سەلامی خوای لێ بێ، نعرف نەسەبەه وصدقه وأمانته وعفافه. لە هەموو ڕووەکانەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێشەنگ بوو لە ڕاستگۆیی، لە پاک و خاوێنی، لە داوێن پاکی، لە قسەکردنی. ئەفەرمێت ڕەزای خوای لێ بێت جعفەر: فدعانا إلى الله تعالى لنوحده ونعبده. یەکەم شت بانگمانی کرد بۆ ئەوەی خوای تەبارەک وتەعالا بەتەنیا بپەرستین و تەوحیدی خوای تەبارەک وتەعالا بکەین و شەریکی لەگەڵدا بڕیار نەدەین. ونخلع ما كنا نعبد نحن وآباؤنا من دونه من الحجارة والأوثان. واز بێنین و دوور بکەینەوە لەو بت و دار و بەردانەی کەوا ئێمە و باو و باپیرانمان ساڵەهای ساڵ بوو ئەمان پەرست جگە لە خوای تەبارەک وتەعالا. وأمرنا بصدق الحديث وأداء الأمانة. أمري بيمان كرت كوا رازقو بين لقسكدنا أمانة ببارزين وصلة الرحم وحسن الجوار. وصلة الرحم بقينين وتاق بين لقل دراوسيا كان مانا والكف عن المحارم والدماء. وهلا كتينا سي خلقي ظلم مستمل خلقي نكين خيني خلقي بنا حق نريجين. ونهانا عن الفواحش وقول الزور وأكل مال اليتيم وقذف المحصنة. فهموا أمر رجاني كوابي غمبري خوا صلى الله عليه وسلم بيهنا ما أي بختوري راستقينية لديني إسلام دا بو إنسان لسر ويزوي. فبختوري راستقينة لدنيا دا بباور هنانا بخواي تبارك وتعالى. إنسان إيمانيكي تواوي بخواي تبارك وتعالى هبت ولقل أوش دا كارو كدوي تشاكا بكات. أو تاني خواي تبارك وتعالى أفرميت لقرآني بيروز دا: من عمل صالحا هر كسيك كارو كدوي تشاكا بكات.